سلااو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی دوو ئەندامی بنەماڵەی دادخوازەکان لا کرماشان، ناڕەزایەتی خانەنشین کراوانی تامینی اجتماعی، مەترسی لە سێدارەدانی 12 بەندکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار، بڵاوبوونەوەی نەخۆشی مەترسیدار بەوەی قەیرانی ئاو لە زیندانی شەیبانی ئاواز و کوژرانی 4 ئەندامی هێزەکانی ڕژیم لە هێرشێکی چەکداری لە مەشهەد. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی دوو ئەندامی بنەماڵی دادخوازەکان لە کرماشان. لە درێژەی گوشارامنیەکان بۆ سەر بنەماڵی دادخوازەکان دوو کەس لە ئەندامانی بنەماڵی وەیسی لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی چلەی دوو ئەندامی گیان بەختکردویان لە شاری کرماشان دەست بەسەرکران. بە پێی راپۆرتەکان ئێوارەی چوارشەممە هەفتەی پوشپەر هێزامنیەکانی ڕژیم هەریەک لە فردوو وەیسی تەمەن 35 ساڵ و فەرهاد غەفوری زادیان لە یەکێک لە شەقامەکانی کرماشان دەست بەسەر کردووە. ئەم کارە لە کاتێکدا ئەنجام درراوە کە خێزانەکانیان لە هەوڵی ئامادەکردن بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمی چلەی مەیسەم و مجتەبا وەیسیدا بوون. ئەم دوو برا چالاکوانە حوتی جۆزەردان پاشگەمارۆدانیان لەلایەن هێزەکانی سوپای پاسداران درانە بەردەستڕێژی گولە و گیانیان لەدەستدا. ناڕەزایەتی خانەنشینکراوانی تامینی اجتماعی ڕۆژەی ڕابردوو خانەنشینکراوانی تامینی اجتماعی دژ بە کەمبوونی هەقدەست و پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی دوایین راپۆرتەکان خانەنشینکراوانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بەرزبوونەوەی ڕۆژانەی ڕێژەی هەڵاوسان و هەروە کەمبوونی هەقدەسەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. هەروەها ناڕازیان ڕایانگەیاندووە کە نەک تەنیا ڕێژەی هەقدەسەکانیان بەرز ناکرێتەوە بەڵکو بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە هەقدەسەکانیان وەرنەگرتووە. ئەمەش گوشارێکی چەندین هێندەی خسۆتە سەر ژیانی بنەماڵەکان. مەترسی لە سێدارەدانی 12 بەندکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار. لا ڕۆژانی ڕابردوودا حکمی لە سێدارەدانی 12 کەس لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لە شاری ئیسفەهان لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پەسەندکراوە و مەترسی جێبەجێکردنیان لەسرە. بە پێی راپۆرتەکان حکمی سێدارەیەم 12 کەسە لە دۆسیەی ناسراو بە مەیدانی ئەلیغانی ئیسفەهاندا بەندکراون پەسەندکراوە بۆ جێبەجێکردنی ڕەوانەی لقی جێبەجێکردنی سزاکانی دادگای ئینقلاب کراوە. ئەم دۆسیە پەیوەندی بە ناڕەزایەتیەکانی هەژدەی بەفرانباری ساڵی ڕابردووە هەیە کە تێیدا پاش کوژرانی 4 ئەندامی بەسیج لانی کەم 59 کەس دەست بەسەرکران. شایانی باسە کە سەرەڕای سەپاندنی سزای سێدارە بەسەر ئەم 12 کەسەدا 23 کەسی دیکەش سزای قورسی بۆ 5 بۆ 10 ساڵیان زیندانی بەسەردا سەپێنراوە. زیندانیەکان باز لەوە دەکەن کە ئەم هاوڵاتیانە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون. بڵاوبوونەوەی نەخۆشی مەترسیدار بەهۆی قەیرانی ئاو لە زیندانی شەیبانی ئاهواز. بە پێی دوایین زانیاریەکان قەیرانی ئاو و نەبوونی کەمترین خزمەتگوزاریە تەندروستیەکان لە زیندانی شەیبانی ئاهواز بۆتە هۆی بڵاوبوونەوە نەخۆشیە مەترسیدارەکان لە ناو بەندکراوانی سیاسیدا. بە پێی راپۆرتەکان پچڕانی بەردەوامی ئاو، لێڵبوونی ئاوی خواردنەوە و سەرڕێژبوونی ئاوەڕۆکەکان لەم زیندانەدا مەترسیەکی گەورەی لە سەرگیانی بەندکراوان دروست کردووە بۆتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکانی چاو و گورچیلە. لە یەکێک لە بەندەکانی ئەم زیندانەدا کە بەندکراوانی سیاسی و تۆمەتبارانی ئەندامبوون لە داعش پێکەوە تێیدا ڕاگیراون تەنیا یەک حەمام و یەک دەستچۆر هەیە و زیندانیان دەبێت بۆ چەندین کاتژمێر چاوەڕێ بکەن. لەم نێوانەدا ئاماژە بە دۆخی خراپی تەندروستی حوجەت ئاڵمحەممەد یەکێک لە بەندکراوانی ئەم بەندەکراوە کە سەرەڕای کێشەی جدی لە گورچیلە و دانیەکانیدا بە تەواوی لە مافی دەستڕاگەیشتن بە چارەسەری پزیشکی پێبەشکراوە. کوژرانی 4 ئەندامی هێزەکانی ڕژیم لە هێرشێکی چەکداری لە مەشهەد. شەوی ڕابردوو لە ئاکامی هێرشێکی چەکداری بۆ سەرچەند خاڵێکی پشکنین لە شاری مەشهەد لانی کەم 4 ئەندامی هێزەکانی بەستێجی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی کوژراون. بە پێی هەواڵی گەیشتوو بەیانی ڕۆژی پێنجشەممە چەند کەسێکی چەکداری نەناسراو کە جلی سەربازیان لەبەردا بووە هێرشیان کردوتە سەر
دو خاڵی پشکنینی هێزانامنیەکان لە بلواری فکوور و دەوروبەری حرەم لە شاری مەشهد لە ئەنجامی ئەم دەستڕێژیەدا کە بۆتە هۆی دروستبوونی ترس و دڵەڕاوکەی زۆر لە ناوچەکەدا لانی کەم 4 هێزی بەسیج کوژراون و هێرشبەرەکانیش توانیویانە بە خێرایی لە شوێنی ڕووداوەکە هەڵبێن. جێگەی ئاماژەیە کە هەرچەندە جێگیری ئەمنی پارێزگای خوڕاسان بە فەرمی پشڕاستی کردوێتەوە کە تێگەڵ چوونەکە ڕوویدا و قوربانی لێکەوتوێتەوە، بەڵام سەرچاوە ناوخۆیەکان جەخت لەسەر کوژرانی لانی کەم 4 کەس دەکەنەوە. درێژەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە باشووری ئێران. شەوی پێنجشەممە 18 پوشبەر شەپۆلێکی نوێی لە هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە باشووری ئێران دەستی پێکردووە و زنجیرەیەک تەقینەوەی گەورەی لێکەوتوێتەوە. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتوون لە کاتژمێرەکانی ڕابردوودا دەنگی چەندین تەقینەوەی بەهێز و یەک لە دوای یەک لە شارەکانی ئەهواز، بەندەرەباز، بوشێر، چابەهار و کەنارەک بیستراوە. لە هەمان کاتدا سەرچاو خوجەیەکان بازلێیشێکی قورسی ئاسمانی بۆ سەر دوورگەکانی قشم، کیش و ئەبوو موسان و تەنانەت بیسترانی دەنگی تەقینەوە لە شاری کرمانیش دەکەن. شایانی باسەکە هەرچەندە میدیاکانی سەر بە ڕژیم هەواڵی تەقینەوەکانیان لە بەشێک لە ناوچەکە پشڕاست کردوێتەوە، بەڵام تا ئێستا ئامارێکی وردیان سەبارەت بە قەبارەی زیانەکان بڵاو نەکردوێتەوە. ئیدانەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی عەرەبی. ڕۆژی ڕابردوو وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی هاوکاری کەندا و عەرەبستانی سوعودی لە دوو بەیاننامەی جیاوازدا هێرشە موشەکەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیان بۆ سەر وڵاتانی ناوچەکە بە توندی ئیدانە کرد. ئەنجومەنی هاوکاری کەندا و لە بەیاننامەیەکدا جەختی لەسەر مافی بەرگری ڕەوا کردوێتەوە و ڕایگەیاندووە کە ئاسایشی وڵاتانی ئەندامی یەکپارچەییە و هەر جۆرێشێک بۆ سەر یەکێکیان وەک هێرش بۆ سەر هەمووان هەژمار دەکرێت. لەلایەکی دیکەوە وەزارەتی دەرەوەی عەرەبستانی سوعودی هێرشەکانی ئەم دواییەی کۆماری ئیسلامی بۆ سەر کوێیت، بەحرین و ئۆردان بە توندی شەرمەزار کردو بە پێشیلکردنەوەی سەروەری ئەو وڵاتانە ناوبر. لە بەیاننامەکەدا ئاماژەی بەوە کراوە کە ڕزیان ئەم کردەوانە بە هێرشێکی جددی بۆ سەر ئاسایش و سەقامگیری ناوچەکە و پێشیلکردنی بڕیارنامەی ژمارەی 2870 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2026دا زانیوە کە بۆ ڕاگررتنی دەست بەجێ هێرشەکانی ئێران دەرچووە. کوژرانی چەندین فەرماندە و بەرپرسی باڵای حەماس لە هێرشێکی ئیسرائیل بۆ سەر غەزە. ئەرتشی ئیسرائیل لە ڕاگەیاندنێکدا کوژرانی چەند بەرپرس و فەرماندەیەکی باڵای بزوتنەوەی ترۆریستی حەماس لە ئاکامی زنجیرەیەکی هێرشی ئاسمانی بۆ سەر ناوچە جیاوازەکانی کەرتی غەزە پشڕاست کردەوە. سوپای ئیسرائیل لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە لە ئۆپراسیۆنێکدا لە باشووری غەزە ڕەشاد ئەلکاعی یەکێک لە بەرپرسانی بەشی بەرهەمێنانی چەک و تەقیمەنی حەماسیان کردوێتە ئامانج و کوشتویانە. ناوبراو ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە دابینکردنی کەرەستەی سەربازی بۆ باڵی چەکداری ئەو گروپە و هەروە لە هێرشێکی دیکەی ئاسمانیدا لە باکووری غەزە عەبدوڵڵا بەهادین ڕزق ئەلسووتی نیشانکێشێکی باڵای سەربازی حەماس کوژراوە. هاوکات سەرچاوە فلستینەکان بڵاویان کردوێتەوە کە لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر ئۆتۆمبیلێک لە ناوەڕاستی شاری غەزە محەممەد ئەلفویومی یاریدەدەری وتەبێژی حەماس کوژراوە. پوچەڵکردنەوەی دەیان پیلانی تیرۆریستی کۆماری ئیسلامی لەلایەن پۆلیسی بریتانیاوە. ڕۆژی ڕابردوو پۆلیسی دژە تیرۆری بریتانیا ڕایگەیاند کە ژمارەی دۆسیە ئەمنیەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە دەیان پلانی کۆماری ئیسلامیشیان دژی ناڕازیان لە وڵاتە پوچەڵ کردوێتەوە. بەرپرسانی ئەمنی بریتانیا لە کۆبوونەوەیەکی میدیاییدا ئاشکرایان کردووە کە بەشێکی زۆر لە سەرچاوەکانی پۆلیسی دژە تیرۆر و ئاسایشی ناوخۆ بۆ بەرەنگاربوونەوەی هەوڵەکانی تاران تەرخان کراون. ئەوان ئاماژەیان بەوە کردووە کە لە ساڵی 2025ەوە تا ئێستا زیاتر لە 20 پیلان و دۆسیەی پەیوەندیدار بە کۆماری ئیسلامیەوە کە ئامانج لێیان کوشتن، ڕەفاندن، هەڕەشەی جەستەیی و بەکارهێنانی میلیشیاکان بووە لەلایەن دەستگا ئەمنیەکانی بریتانیاوە پێشیان پێگیراوە و پوچەڵکراونەتەوە. لەم ڕاپۆرتەدا جەخت لەوەش کراوەتەوە کە ئەم وڵاتانە هاوکات لەگەڵ هێرشی تیرۆریزم و توندڕەوی ناوخۆیی ڕوبەڕووی هێرشی وڵاتانی نەیاری وەک ڕووسیا، چین و کۆماری ئیسلامی بوونەتەوە. ڕێژەی دۆسیەکان تایبەت بە ئاسایشی نەتەوەی بەروارد بە ساڵی ڕابردوو لە 150 زیادی کردووە. دوایین هەواڵ
بەیاننامەی کۆتایی کۆبوونەوەی ناتۆ لە ئانکارا دژ بە کۆماری ئیسلامی و رووسیا. کۆبوونەوەی سەرانی ناتۆ لە ئانکارا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەبارەت بە ڕێگریکردن لە دەستڕاگەیشتنی تاران بە چەکی ئەتۆمی و پشتیوانی سەربازی لە ئۆکران کۆتایی هاتوو کردانەوەی توندی مسکۆی لێکەوتەوە. سەرانی وڵاتی ئەندام لە هاوپەیمانی ناتۆ لە کۆتایی دانیشتەکەیاندا لە پایتەختی تورکیا جەختیان لەسەر پرەنسیبی بەرگری بە کۆمەڵ و پێویستی بەردەوامبوونی یارمەتیە سەربازیەکان بۆ ئۆکراین کردووە. لە بەشێکی گرنگی ئەم بەیاننامەیەدا ناتۆ بەڕوونی هوشداری داوەتە کۆماری ئیسلامی و ڕایگەیاندووە کە بە هەموو شێوەیەک ڕێگری دەکەین لەوەی تاران ببێتە خاوەن چەکی ئەتۆمی. بڵاوبوونەوەی ئەم بەیاننامەیە و بڕیارە نوێیەکانی ناتۆ دەست بە جێکاردانەوەی توندی رووسیای لێکەوتوێتەوە. مسکۆ لەم بارەیەوە هوشداری داوە کە سیاسەتە نوێیەکانی ناتۆ بەردەوامی پاڵپشتیەکانیان بۆ کیەف دەتوانێت لێکەوتەی کە رەساتباری بۆ سەر ئاسایشی جیهان هەبێت و گرژیەکانی نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات زیاتر قوڵ بکاتەوە. بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. بەشاد و بەختەوەرە.